ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادار کراین کە کاک بەختیار سەعید گیراوە لە زیندانە. من بە دوواداچوونم بۆ کرد لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی و لە دادگاش. بۆ منیان باس کرد لە 2012 چاپی کتێب کراوە. ئەو کتێبانە 7 ملیۆن پارەی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری پایتەختی ڕۆشنبیری سلێمانی بووە یا هی وەزارەت بووە بۆ ئەو چاپی کتێبانە سرف کراوە. ئەوجا چاپکردنەوەی یان بڵاوکردنەوەی مافی وەزارەت بووە. ئێستا لە دوای 2012 لە 2021 ئەم مەوزوعە هاتۆتەوە ناو لەلایەن دادگاکانەوە. لە بەدواداچوونەکەی من بۆم دەرکەوت پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە نییە، پەیوەندی بە دادگا و یاسا و ڕێنماییەکان هەیە. گوایە من ئەوەی بیستومە وایە یان نا. کاک بەختیار 7 ساڵە فەرمانی دەستگیرکردنی دەرچووە، خۆی ناساندووە بە پۆلیس و بە یاسا تاکە گیراوە. ئێمە هەوڵماندا لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی و بەشی یاساکەی کاراسانیەک بکرێ ئەگەر بەدەست ئەوانە لەلایەن جەنابی دادگا و لای داوەر بۆ ئەوەی بە کەفالەت ئازاد بکرێ بە زەمانەت تا کێشەکەی چارەسەرەکرێت. بە منیان وت کە داوەرەکە یا حاکمەکە قبوڵی نەکردووە. ئەوەندە پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە هەیە. کێشەکە کێشەی 2012 یاسا ئێستا هێناویەتە ناو ئەو بە ڕێزای هەمومان دەیناسین شایان و مستحقی ئەوە نییە لە زیندان بێت، بەڵام ئەوە دادگا دەزانێت چۆنە و چۆن نییە و چۆن هەنگاو دەنێت، ئێمە نازانین. وە سوپاس.